سەرۆکی دادگای فیدراڵی لەگەڵ سەرۆکۆماری عێراق کۆبوونەوە و ڕایانگەیان پێویستە کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم چارەسەر بکرێت. پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە نێوان شەڕ و هێرشەکانی ئێران و ئیسرائیلدا ون بووە و سبەینەش دادگای فیدراڵی لەبارەی ئەم گرفتانی هەرێم و بەغدا کۆ دەبێتەوە. بەڵام پێشەوەی دادگای فیدراڵی لەبارەی نووسراوەکەی تەیفسامیەوە بەرگاری خۆی بدات، سەرۆکی دادگای فیدراڵی گەیشتە لای سەرۆکۆماری عێراق و پرسەکەیان تاوتوێ کرد. ئەمڕۆ یەکشەمە دادوەر جاسم محەممەد عەبدۆ عەمێری سەرۆکی دادگای فیدراڵی عێراق گەیشتە لای لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق و لەسەر کێشەکانی موچەی فەرمانبەرانی هەرێم گفتوگۆیان کرد. سەرۆکایەتی کۆماری عێراق لەم بارەوە لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە لە دیدارەکەدا لەبارەی چارەسەری یەکجاری پرسی خەرجکردنی شایستە دارایی فەرمانبەرانی هەرێم بە گوێرەی دەستور و یاسا و بڕیارەکانی دادگای فیدراڵی گفتوگۆ کراوە. هەر لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە دادوەر جاسم جەختی لەوە کردوتەوە کە دادگای فیدراڵی بە پشتبەستن بە دەستور و یاسا ئەرکەکانی خۆی ئەنجام دەدات. سەرۆکی دادگای فیدراڵی جەختی لەوە کردوتەوە کە پێویستە کێشە و گرفتی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت و لەوە زیاتر درێژە نەکێشێت. جێگای ئاماژەیە کە ئەم دیدارەی سەرۆکی دادگای فیدراڵی و سەرۆکۆماری عێراق لە کاتێکدایە کە بڕیارە دادگای فیدراڵی لەبارەی نووسراوەکەی تەیفسامی وەزیری دارایی عێراق کۆ ببێتەوە و ئەمری وەلایی لەسەر کێشەی موچەی هەرێمی کوردستان بدات و گرفتەکانی هەولێر و بەغدا بە یەکجاری چارەسەر بکات.